لەگەڵ ئەوەدا کە نزیکەی دەڕۆژێک ماوە بۆ هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا هێندەی تر هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتی گەرموگڕ بووە لەلایەن هەردوو کاندیدەوە و یەک ئەوی تریان تاوانبار دەکات بەوەی ڕەوشی وڵات تێک دەچێت ئەگەر ببێتە سەرۆکی داهاتووی ئەمریکا. هەڵمەتەکان چڕکراونەتەوە و بێلەوەی کاندیدەکان دەچنە ناوچەکان و گردبوونەوەی جەماوەری دەکەن. بە هەمان ئەندازش تۆڕەکانی سۆشیال میدیا بەکاردەهێنن بۆ ڕاکێشانی زیاتری دەنگدەران بەلای خۆیاندا. And we know who he would target first because he has targeted them and attacked them before. دەزانین بە پلەی یەکەم کێن ئەوانەی ترامپ دەیان کاتە ئاماج، چونکە پێشتریش کردوویەتی. ئەو ڕۆژنامەوانانەی راپۆرتەکانیان بەدڵی ئەو نین. ئەو کاربەدەستانەی سربەخۆی هەڵبژاردن کە دەنگ بۆ زیادکردن ڕەت دەکەنەوە. ئەو دادوەرانەی جەخت لە یاسا دەکەنەوە. ڕوون و ئاشکرایە داناڵد ترامپ کەسێکی ناجێگیرە و هەوڵی بەدەستهێنانی دەسەڵاتێکی بێچاودێری دەدات. کاملا هێرس کە نەدەبوایە لەم پێشبڕکێیەدا بووایە کەسێکە جێگەی مەترسیە بۆ سەر دیموکراتی. ئەو شێوازەی دەسەڵاتیان وەرگرت ئەوان بە منیان دەوت مەترسیم بۆ سەر دیموکراتی. نا، کاملا خۆی مەترسیە چونکە نەدەبوایە ببێتە کاندید لەم هەڵبژاردنەدا. دەبوایە بە شێوەیەکی ڕەوا کاندیدیان دیاری بکردایە، نەک بەو شێوەیە کە دەیانەوێت بڵێن لە ڕووی سیاسیەوە ڕاستە. سیروان خەچۆ لە دەنگی ئەمریکا میوانی ئەم هەفتەیە چاوی واشنگتنە. سیروان سپاس کە بەشداریت لەم بەرنامەیە. ئێمە دەزانین هەڵمەتەکانی هەڵبژاردننی ئەمریکا تادێت گەرم و گۆڕتر دەبێت، ماوەیەکی زۆر کەم ماوە بۆ هەڵبژاردن، تادێت لە هەڵبژاردنەکان نزیکترە بینەوە. بۆچی ئێستا کاندیدەکان زیاتر سنگیان تەنها لەسەر ئەو حەوت ویلایەتەیە کە بە سوینگ ناسراوە؟ بەێ هێرۆ گەلێک سپاس هەفت وەکتە گوت هەفت ویلایەت لە ئەمریکا هەنە وەکو سوینگ ستیت ناسکردن بەرگەلێک سەدەمانش بەرکو حتانەها نەبریاردن بریار نەهاتیە داین کە ئەو ویلایەتێکە بەدەستی دموکراتە یا دەستی کۆماریا دژبەرولۆ گرانیا کەمپێنین کۆنهاتێن کردن هەلمەتێن هەلبژاردنین هەردوو کەمپێنان تێن کردن لەوان هەفت ویلایەتانە ئەو ژیە ویسکانسن، نۆرت کارۆلاینای، نڤادایە، ئەریزۆنایە، جۆرجایە، پێنسیلڤێنیایە و ئەریزۆنایەش بەرگۆ هێرۆ هەگرتووەرە وارێ ژماریاری ینی ئەم بێژن ماث کەسێک و ڤان ویلایەتان یا پڕانیا ڤان ویلایەتان بەدەست بخە ئەو کەس وێ بەرێ خۆ بدە کۆشکا سپی دوارێ موێژوویدا ئەو ویلایەتی حەری گرنگن ببورە مەبەستا من دوان هەلبژاردنە دوان ینی 2020 حتانەها ژبەرۆ گرنگی پڕانیاوان دەمی داویدە درۆژێن داویدە هەم لە ویسکانسن هەم لە ئەریزۆنا و هەمژی لە پەنسیلڤێنیا و دەڤێرێندن کەمپێنین خۆ دەدۆمینن. بەڵێ سیروان هەندێک لە ویلایەتەکانمە دەزانین نرخێکی مێژوویشی هەیە بۆ هەندێک لە پارتەکان، بۆ نمونە ویلایەتێکی وەکو پێنسیلڤانیا لە 1948ەوە هیچ کاندیدێکی دیموکراتەکان بەبێ پێنسیلڤانیا نەیتوانیوە سەرکەوتن بەدەست بێنێ. ئەمەش ینی لە چۆنەڵە لە ڕوویەکی مێژوویشەوە گرنگێکی زۆری هەیە بۆ با بڵێن کاندیدەکان و هەروەها حزبەکەش. سیروان با بڵێن ڕاوەرگرتنێکی نوێکراوە یەکێک لەوانەی کە ڕاوەرکردنەکەی کردووە زانکۆی کە تۆ بۆ خۆت لەو زانکۆیە دەرچووی و زانکۆی جۆرج میسن کە لە دەڤەری واشنگتنە ئەو ڕاوەرگرتنە چیەڵێ چۆن باز لە با بڵێن ژمارەکان دەکات؟ بەڵێ زانکۆیە جۆرج میسن بە هەفکاری لەگەڵ واشنگتن پۆست تشتێکی گەلێکی باڵکێش کرد دوو هەفتەیەن یەکێژ مەها دەهاژ جۆتمە هەیە ینیش سەرێ مەهێش داویا ئەم بێژن مەها نەها حتا پازدێ مەها دەها لوان هەفت ویلایەتان ینی ئەv بێژن پرسییا ڕاوەرگرتن تەنێ لەوان هەفت ویلایەتین ئەvێ گۆتە بەحس کرد ئەv سوینگ ستیت هێرۆ ژبەرگۆ هەر کەس بەحساوێت کە چون 5,000 دەنگدەر ئانین دەنگدەرێن کۆ بڕاستی وێ دەنگ بدن بەس حتانها نزانن وێ دەنگ بدن کێ بریار نەدان وێ دەنگ بدن ترامپ یان کامالا هێرس ژبەرولۆ ئەنجامێن وێ باڵکێش بوون. یەک ژێ هێرۆ وەکو نمونە لە پڕانیا ڤان ویلایەتان هەلبەت دزک هەفدی ینی وەکو ئەڤرج دەبێژن 47% گوتنیاوێ سەدی سەد پشتگیریە دەموکراتا بکەن ینی هێرس دەvێ حالەتێدا یان ژی حتا ڕادەیەکە مەزن ئەگەرێک مەزن هەیە کۆ دەنگی خۆ بدنوێ هەمان هەژمار هێرۆ ji bo Trump û komariyan bû. Avaya balkêşe ku hetaniha ew li wan wilayetên ku şer li ser têkirin û her kes wekû te got jî yanî kampêna xwe wê dike dike hîn wek heve. Ji niha heta roja hilbijartina dijî hêro
هەموو چاودێر و هەموو ڕاوەرگرتن دەبێژن و دوێ ڕێژێدنین ڕێژەیە 47 سەدی ji بۆ کۆماریان و 47 سەدی ji بۆ دموکراتان هەلبەت ئەستەنێ بەحسا هەلبژارتنێن سەرۆکاتیەت کەم چارچەوەیە نافخۆیی و هەلبژارتنێن سیناتۆ یەن کۆنگرسێ و هەروها هەلبژارتنێن خۆجیهی ئەڤ ڕەوش جودایە لێ لڤر تشتێکی گەلێکی بارکێشە کۆ حەتانوها 47 هەمبەر 47ە ڕێژەیەک دژی هەی باکێشە هێرۆ دەوێ ڕاپرسین یان بگورە ڕاوەرگرتنا جۆرج میسن و واشنگتن پۆست ئەوە کۆ 40 سەدی ji ڕێژەیە وان 5,000 دەنگان لەوان هەر هەفت ویلایەتان حتانوها تمني وان دنابرا حجدة وحياة 25 صلاحي كو برانيا أفجارا يكي ده البجارتين سروكاتية ده دنگ ددن 46 صدي جوان كسان هين بريار ندانا ودنگ خو بدن ترامب يا هاريس وفاجي خالك جرينجا وأمي دنگ كبابلين يقلع كاتو دنگي أمانية اف كسين كو برانيا جارا يكي دنگ ددن جبرغو حطانها كسين جنج جبر برزغريكا سركي د فان هالبجارتنا ده أوا كو جنج برانيا جنجان وتي باور كرين كو هجمارا كمزنج جنجان بشداري هالبجارتنا ببه لحطانها هجمارا كمزن جوان وكوكو اف راورتن بخوجي نشان ده بريار ندانه تاني كيمي دو حفتي امانيكو هالبجارت الامريكا بيك بي رجاك مزنج دنگ درين جنج انكو جاري اكي دنگ دتن حطانها بريار ندانه ويدنگ بدن ترامب يا هاريس بەڵێ سیروان ئێمە دەزانین بابەتی ئابووری ینی هەر لە سەرەتای دەستپێکی هەڵمەتەکانی هەڵبژاردن هەوا بزانام ئەمە یەکەم جاریش نییە یان لە ئەمریکا هەمیشە با بڵین چینی ناوەندی بڕیار ئەدەن لە هەڵبژاردنەکانە ئەمانە و چینی ناوەندیش دایما ئەو چینەیە کە بابەتی ئابووری زۆر بەلایەوە گرنگە بابەتی ئابووری هەمیشە بەلای ئەمریکایەکانەوە گرنگ بۆ بەلای دەنگدەران و لەم هەڵبژاردنە بە تایبەتی لە کاتێکدا ئێمە ئەزانین ینی نرخی شتومەک زۆر گران بووە بازار نرخەکان بەرز بوونەتەوە ڕێژەی قازانج بەرز بۆتەوە کۆمەڵێک گرفت هەبووە لەم کاتەیە کە زۆر کەس با بڵین چاودێری باری ئابووری ئەکەن ئێمە دەزانین بەپێی با بڵین دوایین راپۆرتی وەزارەتی کار ئێمە بینیمان و لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەمان پێکرد کە ڕێژەی کار لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر بووە یاخود بازار زیاتر جوڵاوە تۆ بڵێ ئەمە لە بەرژەوەندی با بڵین دیموکراتەکانە بێ چونکە ئێستا دیموکراتەکان بەو پێ ئەڵم دیموکراتەکان کە ئێستا دیموکراتەکان دەسەڵاتدارن و کاملا هێرسیش جێگری سەرۆکی ئەمریکایە یعنی دموکرات ولۆ دەبێژن ئەوان هەژمار لە بەرچاوێنە ڕێژەیە بێکاریە لە ئەمریکا گەهشتی ئاستن هەری کێم ji وەختا کۆڤید ji وەختا کۆرۆنا یعنی ئەم دەبێژن دوان 4 ساڵێن داوی دەژ وەختا کۆ بایدن بووە سەرۆک و دموکرات دەسەڵات ئێدەنە گەهشتی ئاستا هەری نزم لێ نایە وێ واتەیە و ئاستا انفلاسیۆنی یان بوهابوونێ گەهشتی ئاستا هەری نزم داکەتیە و حکوومەتا فدرال دەبێژن دەستگەهێن فدرال دەبێژن ئاژانسێن ئێل سەروەیەکێ دەخەبەتن دناو دەژی وەزارەتا کار و بڕاستی کێم بووە لێ نەگەهشتی ئاستا و ئەو دەخوازن حکوومەتا ئەمریکی دەبێژە بخێرا ڕاگرتنە ئەم بێژن ئینترستریت ئێرۆ یانژی ئەو مەسەلا ڕێژەیە بلندکردنا قەرزان یان فایدا لەسەر قەرزان بلند کردە ji bo ku enflasyonê kêm bike کۆماری وەیەکێ لە دژی وان کارتینن لە دژی ڕێوەبێ کارتین دەبێتن ئەف هەژمار نایەن تواتەیە هەژمارە کێمبوونا ڕێژەیە بێکاریە یا زێدەبوونا ئاستا دەرفەتێن کار پەیدابوونا دەرفەتێن کار دەوان چەند مەهێنداویدا بەتایبەت نایوێ واتەیە کۆ ژیانە ئەمریکیان بگشتی باش بووە ناهین بنزین بۆ هایە هین نرخی خواردنێ بۆ هایە هین کرێ بۆ هایە هەر یەک بنەرینە خۆ لێ بنەرە هەگەر هێرە توش پرسپکتیڤا دموکراتان لێ بنەرە سەدی سەد ئەڤ یەکێم بووە لێ تبگشتی لێ بنەرە بڕاستی ئاستا ئەنفلاسیۆنێکێ بوویانە لە ئالیە دژی کۆماری لێ بنەرن نکارن ئینکار بکەن کۆ بڕاستی ڕێژەیە بێکاریە کێم نەبووە لێ هەمان دەمێدە لەسەر وەیەکێ ینی سیاسەتەوان لەسەر وەیەکێ هاتی ئاواکردن کە حتا کیژان ڕادەیە ئەف هەژمارن کە وەزارەتە ینی وەزارەتە کار یا ڕێڤەبەریا بایدن دەکارن ڕێ لەبەر زێدەبوون یان بەردەوامبوونە ئەنفلاسیۆنێ بگرن. بەڵێ سیروان بابەتێکی تر کە لە سەرەتای هەڵمەتەکانی هەڵبژاردننی هێرسەوە چاودێری دەکرا ئەوە بوو کە تا چەندێک بتوانێت خۆی لە سیاسەتەکانی با بڵین خۆی بەدەر ڕابگرێت لەو سیاسەتانی کە بایدن گرتوێتێ بەر یاخود لەم بەڕێوەبەرایەتی بایدن ئایا هێرس توانی وێتی ئەوە بکە ئێستا حتانها نکارش بەرگ وەکو تەژی گوت بێ نەوێ ئەو
بەشێکش vê rêveberiye cîgira serok û gelek siyasetên wê bi taybet netenê dwarê aborî dihêre û Trump kampêna Trump li ser vê yekê terkîz dike gelek cara dibe tu berpirsa doseya koçberiyê û doseya sînorê bi gel Meksîkê re bû lê heta niha te tiştekî berçav nekirî hêriz dibêje niha di çend mehên dawî de ji wexta ku wekû berpirsa vê doseyê hatiye destnîşankirin rêjeya kesên ku li ser sînor hatine girtin rêjeya kesên ku hatine derkirin ji Amerîka ew ên ku dozên wan yên peraberiyê nehatine qebûlkirin ya kesên tewanbarin yan ku kêşeyên wan cuda cuda hene hatine vegerandin bo Meksîk yan welatên din herêk li ser wê kedîn lê di nerîna me de heta niha hêris nikarî bû xwe ji wê yekê cuda bike ji ber ku hejmarê wê rekora wê tiştên ku نهات لسر داخل السياسات كامبينا خو لسر افاكري وام تاني بحثا چن هيوا دكن ج تيرمه جماعه حفظه حيانها تاني گشت چارچويا تشتين كو ريفبريا بايدن كري ريفبريا كو اوجي بشكي سركي بوجي بەڵێ و چەند جارێکیش ئاماژەی بەوە کرد کە ئاماژەی بەوە کرد کە ئەمە درێژە پێدانی تێرمی دووەمی بایدن نییە بەڵکو ئەمە ئەبێتە بەڕێوەبەرایەتی یەکەمی حتى هيرود هەگەرتێ بیراتە دبێتێ دژی لەگەڵ ترامپ گوت نل دژی بايدن ڕکابەریەت کرد هێبرکێت کرد بربجارێکی نو ئەو دخوازەوە خۆک و براندەکن و خۆک تشتێکی بدە پێش لێ حتان ها زەحمەتش بەرگۆ دموکرات ببورن کۆماری تمی وەیەکێ بە پەیوەندیاوی و ڕۆڵاوی نەها پۆستاوی نەها وەکو جیگرا سەرۆک گرێ دەدن بەڵێ سیروان زۆر سپاس ئازیزان لێرەشدا هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن تا بەرنمەیەکی تر هەر شاد و بەختەوەربن.